ژن ژیان ئازادی و ڕاپەڕینی ڕێبەندانی 1404 درێژەی شۆڕشێکی بەردەوام لە نووسینی بەڕێز هیوا ئەمانی. دروشمی ژن ژیان ئازادی لە یەکەم ڕۆژەکانی لەدایکبوونیەوە لە داواکاریەکی تەنها کەلتوری یان ناسنامەیی واوەتر بوو. ئەم دروشمە ڕەخنێکی بنەڕەتیە لە کۆی سیستەمی سیاسی، کۆمەڵایەتی و ئابووری کۆماری ئیسلامی. ژن هێمای ڕەتکردنەوەی پێکاتێ پیاوسالارانە و دەسەڵاتی ئاینیە. ژیان وەستان لە بەرامبەر سیاسەتی مردن و مەرگدۆستی، پێبەشکردن و هەژاری سیستماتیکە و ئازادی ڕەتکردنەوەی هەموو شێوازەکانی دەسەڵاتداریە لە دیکتاتۆری سیاسیەوە تا کۆلایەتی کۆمەڵایەتی و ئابووری. هێزی ئەم دروشمە لە گشتگیری و هەمەلایەنەبوونیدایە. ژن ژیان ئازادی توانی کە لێنەدەستکردەکانی نێوان داواکاری ڕەگەزی، نەسڵی، نەتەوەیی و چینایەتیەکان پڕ بکاتەوە و بیگۆڕێت بە دەستەواژێکی ناوەندی شۆڕژگێرانە، دەستەواژەیەکە لە هەمان کاتدا هەڵگری پەیامی ڕزگاری تاکەکەسی و کۆمەڵایەتیشە. ئەم دروشمە نەتەنیا هەڕەشەیە بۆ سەرکۆماری ئیسلامی، بەڵکو هەر پڕۆژێکی دواکەوتوانە یان نوخبەسەنتەریش دەباتە ژێرپرسیارەوە، چونکە لە بنەڕەتدا باس لە هێزی جەماوەر، خۆڕێخستن و ڕەتکردنەوەی مەشروعیەتی دیکتاتۆرەکان دەکات. ڕاپەڕینی ڕێبەندانی 1404 خاڵی وەرچەرخانی دروشمی ژن ژیان ئازادی بوو لە ئاستی هێمایی و کەلتوریەوە بۆ ئاستی کۆمەڵایەتی چینایەتی. لەم ڕاپەڕینەدا مەسەلەی نان، کار، هەغدەست، بێکاری و هەژاری پێکاتەیی بە هەمان جددیەتەوە کە پێشتر بابەتی ئازادیە تاکەکەسیەکان و ستەمی ڕەگەزی تێدا هاتبووە گۆڕێ پێنایە مەیدانەوە. ئەم گۆڕانکاریە نەک هەرپاشەکشە نەبوو لە دروشمی ژن ژیان ئازادی، بەڵکو بریتی بوو لە جێبەجێکردنی ناوەڕۆکەکەی بە شێوەیەکی گونجاو. کۆمەلگایەک کە ژیانی بەسراوەتەوە بە هەژاری، گرانی و نەئارامی ئابووریەوە ناتوانێت ئازاد بێت و خەباتی دژ بەستەمی جنسیەتی بەبێ بەرەنگاربوونەوە لەگەڵ پەیوەندی ئابووریەکانی بەرهەمهێنەری ناقس و ناتەواوە. پەیوەندی نێوان داواکاری ئابووریەکان و هاواری ژن ژیان ئازادی نیشاندەری پێگەیشتووی کۆمەڵایەتی جوڵانەوەکەیە. ئەم پەیوەندیە تێگەیشتنێکی قوڵتر لە پێکاتەی دەسەڵاتداریەتی پێشکەش دەکات و نیشانی دەدات کە ڕزگاری ڕاستەقینە تەنها لە دۆخی گۆڕانی هاوکاتی دەسەڵاتی سیاسی و پەیوەندیە ڕەگەزی و ئابووریەکاندا ممکنە. لەم ڕوانگەیەوە ڕاپەڕینی مانگی بەفرامبار نیشاندەری هەنگاونانی بزوسنەوەکەیە بەرەو قۆناغێکی ڕادیکاڵ و کۆمەڵایەتی بۆ ئاستێک کە تیادا ناڕزایەتی لاوەکیەکان، داواکاریە تاکەکەسی و مەسەلەکانی چینی کرێکار لە مەیدانێکی هاوبەشدا جیان گرتووە. لەم نێوانەدا پرسی ئازادی شوێنێکی تایبەتی هەیە. ئازادی لە دروشمی ژن ژیان ئازادیدا تەنها چەمکێکی هێمایی نییە، بەڵکو ئازادیەکی ڕێکخرا و ڕاستەقینەیەکە لە سبەی ڕۆژی ڕووخاندنی کۆماری ئیسلامیدا دەتوانێت شێوەی کردەئی و پێکاتەی وەربگرێت. ئەم ئازادیە بە پێچەوانەی تێگەیشتنی ڕەوتی ڕاست لە ئازادی بە واتای سوودوەرگرتنی تایبەت یان دەسەڵاتخوازی بریتیە لە مافی ئامادەبوون و دەرکەوتنی هەموو ڕەوت و گرایشەکان لە بواری کۆمەڵایەتی و سیاسیدا. ڕەوتی ڕاست دەتوانێت دەنگی خۆی لەم کەشە ئازادەدا دەرببڕێت، بەهاو بیر و بۆچوونەکانی خۆی پێشکەش بکات و بە شێوەیەکی یاسایی و بێسەرکوت لەگەڵ ئەوانی تر هەڵسوکۆت بکات. بەڵام ئەم ئازادیە ئازادی چەپ و هەموو دژبەرەکانیش زەمانەت دەکات. بە واتایکی تر ئازادیەکی ڕاستەقینەیە نەک تەنها مافی لایەنێک، بەڵکو مافی هەمووانە و پابەندبوون پێیەوە تەنها کاتێک واتای هەیەکە مافی هەمووانی تیادا پارێزراو بێت. دژمنایەتی ڕەوتی پاشایەتی خوازان لەگەڵ هاواری ژن ژیان ئازادی لە ناکۆکیەکی سەرەکی و پێکاتەیەوە سەرچاوە دەگرێت. ئەم دروشمە جەخت لەسەر خۆڕزگارکردن، کردار لە خوارەوە و ڕەتکردنەوەی هەر جۆرە دەسەڵاتێکی بۆ ماوەئی یان نوخبەسەنتەر دەکاتەوە. لە کاتێکدا کە پاشایەتی خوازی تەنانەت لە میدیا بەڕەواڵە دموکراتیکەکانیشدا پرۆژەیەکە لە سەرەوە و پشبەستووە بە ڕابەرایەتیەکی ناوەندگەراوە و
متمانەی بە توانای خەڵک لە ڕێکخستن و کردەوەی سیاسیدا نییە. لە لۆژیکی پاشایەتی خوازیدا خەڵک سوژەی سیاست نین، بەڵکو ئۆبژەی گواستنەوەی دەسەڵاتن. بە پێچەوانەوە ژن ژیان ئازادی خەڵک وەک هێزێکی چالاک لە گۆڕانکاری کۆمەڵایەتی و مێژوویدا بە ڕەسمی دەناسێ و ژنی ئازادکراو کۆمەلگای ڕێکخرا و ئازادی ڕادیکاڵ لە ناکۆکی ڕاستەوخۆدا دەبینێت لەگەڵ هەر جۆرە بەرهەمهێنانەوەیکی دیکتاتۆری. سەرچاوی کۆمەڵایەتی پاشایەتی خوازی زیاتر لە نێوان چینی مامناوەندی دەوڵەمەند، بۆرژوازی کۆچبەر و تۆڕە مێدیایەکانی سەر بەدەسەڵاتە دەرەکیەکاندا شکلی گرتووە و هیچ پەیوەندیەکی ئۆرگانیکی لەگەڵ چینی کرێکار یان وەڵامێکی ڕاستەقینە بۆ قێرانە پێکاتەیەکانی نانکار وە گوزەران نییە. ئەم ڕەوتە نەک تەنها پلان و بەرنامێکی نییە بۆ گۆڕانکاری پێکاتەیی، بەڵکو هەوڵ دەدات جم و جۆڵە کۆمەڵایەتیەکان بەرەو بەرهەمهێنانەوەی نیزامی سرمایه‌داری نایەکسان ئاراستە بکات. بەم هۆیەشەوە پەیوەندی دروشمی ژن ژیان ئازادی لەگەڵ داواکاریە ئابووری و چینایەتیەکان هەڕەشەیەکی بنەڕەتیە بۆ پاشایەتی خوازەکان، چونکە ئەگەری دەست بە سەرداگرتن و کنترۆڵکردنی بزووسنەوەکە لەناو دەبات و ناکۆکیە ناوخۆیەکان پرۆژەکەیان ئاشکرا دەکات. ئەزموونی مانگی بەفرانباری 1404 نیشانی دەدات کە خەبات لە دژی هەژاری، گرانی و نائەمنی پیشەیی نەک تەواوکەرێکی لاوەکی بەڵکو بەشێکی گیانەکراوەی دروشمی بزووسنەوەی ژینایە. بە کامگەیشتنی شۆڕشی ژینا بەبێ پەیوەندی هۆشیارانە لەگەڵ دروشمی نانکارازادی ممکن نییە. ئەم دوو دروشمە تەواوکەری یەکسرن. ژن ژیان ئازادی ئاسوی ڕزگاری و گۆڕانکاری کۆمەڵایەتی دەکاتەوە و نانکار ئازادی بنەمای مادی جێبەجێکردنی ئەم ڕزگاریە پێناسە دەکات. هەر هەوڵێک بۆ جیاکردنەوەی ئەم دوو دروشمە چ لەلایەن هێزە لیبرال و پاشایەتی خوازەکانەوە یان لەلایەن ڕەوتە یەکسانی خوازە ئابووریەکانەوە لە کۆتاییدا بزووسنەوەکە لاواز دەکات و تووشی پەرتەوازەی دەبێت. لە ڕوانگەی مێژوویی و بەراوردکاریەوە ڕاپەڕینە هاوشێوەکان لە وڵاتەکانی تردا نیشانیان داوەکە جوڵانەوە ناڕزایەتیە سنوورزارەکان بە مەسەلەکانی ڕەگەزی یان ئابووریەوە ئەگەر لە پەیوەندیەکی ئۆرگانیک لەگەڵ یەکتردا نەبن بە خێرایی لەلایەن نوخبەکان و ڕەوتە زاڵەکانەوە کنترۆڵ دەکرێن. ئەزموونی ڕاپەڕینی مانگی بەفرانباریش لەسەر ئەم خاڵە جەخت دەکاتەوە کە ڕزگاری ڕاستەقینە تەنها کاتێک دێتە دیکە بزووسنەوەکە بە شێوەیەکی ڕێکخراو هاوکات پەیوەندیەکانی دەسەڵات و ئابووری و ڕەگەزی بە ئامانج بگرێت. ڕاپەڕینی مانگی بەفرانباری 1404 نیشانی داکا شۆڕشی ژن ژیان ئازادی ناشکەستی هێناوە و ناوەستاوە، بەڵکو پێناوەتە ناو قۆناغێکی ڕادیکاڵتر، کۆمەڵایەتی تر و چینایەتی ترەوە. ئەم ڕاپەڕینە هەم کۆماری ئیسلامی تووشی ئاڵنگاری دەکات و هەم ئاڵتەرناتیڤە کۆنەپەرستەکانی بەرهەمهێنەرەوەی دەسەڵاتداریەتی پاشایەتی دەباتە ژێر پرسیارەوە. داهاتووی ئەم ڕاپەڕینە بەستراوەتەوە بە جێگیرکردنی پەیوەندی پسەوی نێوان ئازادەیە تاکە کەسیەکان، ڕزگارکردنی ژنان و جاواکاریە ئابووری چینایەتیەکانەوە. دروشمی ژن ژیانەزادی ئاسۆی ڕزگاری و یەکسانی دەکاتەوە و نان کارازادی بنەمای مادی و کرزایی جێبەجێکردنی شکڵ پێدەدات. تەنیا کاتێک دەتوانین ئەم دوو دروشمە لە یەکتر گیان نەکەینەوە و بیانکەین بە پرۆژێکی ڕزگاری بەخش و بەردەوام کە هەم ئازادی تاکە کەسی و کۆمەڵایەتی، هەم ڕزگارکردنی ژنان و هەم دابینکردنی مەرجەکانی ژیان و گوزەرانی خەڵک لە بەرچاو بگیردرێت. لەم ڕوانگەیەوە ڕاپەڕینە لاوەکیەکان و داواکاریە جیاوازەکان تەنها کاتێک دەگۆڕدرێن بۆ بزووسنەوەیکی شۆڕژگەرانە ڕێکخرا و هۆشیارکە ئەم دوو دروشمە ئاوێتە یەکتر بکەین. بزووسنەوەیکی ئەوە نە دەگەڕێتەوە بۆ دواوە و نەڕازی دەبێت بە دۆخی ئێستا، بەڵکو لە هەمان کاتدا ئاسی بە ئاکامگەیشتنی ڕزگاری کۆمەڵایەتی و تاکە کەسی بەرەو پێش دەبات و ئەگەری شکڵگرتنی ئازادیەکی ڕاستەقینە ڕێکخرا و گشتگیر فراهەم دەکات.